بەڕێزان لەرکێن سلااوان لەبێ خوشحاڵم بۆ جارێکتر لە شاری سلێمانیەوە بە دیداریەوە بەڕێز و خۆشێشا دەبم لە پرۆگرامی دەپرسیاردا. دیارە ئەم شەویش ئەمەوەتان پێ بڵێم کە هەندێک سەرنج و تێبینی ئێوەم بە هەند وەرگرتە بوو خانمانیشم بەشدار کردووە لە بڕگەی ئۆتۆمبیلەکەدا. دیارە گفتوگۆیەکی زۆر گەرمەکەن بە پێچەوانەی چاوەڕوانیەکانی منەوەتوانم بڵێم دەمارگیری حیزبی خانمان بەداخەوە لە پیاوان زیاترە، گۆڕانێک و یەکێتیەک و پارتیەک لە ناو پرۆگرامەکەدان. مناقەشەکان زۆر گەرمە طبعاً پاشتر ئەیبینن هەندێک جار گۆڕانەکە و یەکێتیەکە هاوپەیمانیەکەن بەرامبەر بە پارتیەکە، هەندێک جاریش پارتیەکە و گۆڕانەکە لە هەندێک خاڵا مشتەرەکن ڕەخنە لە یەکێتیەکە ئاگرن. دواتر سەرنجیە دێن ئەم شەویش دیارە بەڕێز کاک دکتۆر سەردار قادر محێدین بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی بۆ پەرلەمانی عێراق میوانمە. بە کاک دکتۆر فەرموو. بەخێر بێ دکتۆر سەرچاوم سەرسەرم سپاس. پێشەوەی دانیشی چی بەو گەنجانە و بە دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ؟ من تەنها ئەوە ناڵێم تەمەنا ئەکەم ئەگەر من چوومە پەرلەمانی عێراق داکۆکارێکی سەرسەخت بووم بۆ مافە دەستوریەکانی ئێوە لە ئاستی متمانەی ئێوایە بم. ئەی بە ئەو بینەرەکانت چیاڵێ؟ بینەرەکانی شەڵەم ئینسان چەند گەورە بێت، چەند مستەوای هەبێت لە کاتی هەڵبژاردننا زۆر بچووگە بێتەوە و یەتە بەردەمی ئەوان کە متمانی پێ ببەخشن. سەرچاومەر هەمووتان گەورە و بەڕێزن، کاندیدی هەموو حیزبەکان ئینشاءالله لە هەمووتان لە ئاستی ئەو بەرپرسیارەتی و متمانەیە بن کە خەڵک ئەی بەخشێ بە ڕەنگەکان. بینەرانی بەڕێز بە زیاتر سەردار قادر محێدین بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بناسین، هەم تایبەتمەندیەکەی هەم کارنامەی خۆی و حیزبەکەشی لە سیڤەکەیدا ببینن. فەرمونون. سەردار قادر لەدایک بووی ساڵی 1970 بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە لە سلێمانی. سەرۆکی بەشی کارگێڕی یاسایە لە کۆلیجی یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی لوبنانی فەڕەنسی. سەردار قادر بڕوانامەی بەکالۆریۆسی لە زانستە ڕامیاریەکان لە زانکۆی بەغدا بەدەست هێناوە. دیبلۆمی باڵای لە بواری توندوتیژی سیاسیدا هەیە و ماستەری لە بواری دیبلۆماسیەتی قەیران و سیستەمە سیاسیەکان و یاسای دەستوردا هەیە. پلەی زانستیشی پرۆفیسۆری یاریدەدەرە. ئەو بربژێرەی پارتی باسی لە بەرنامەی کاری کرد لە کاتی بوونی بە پەرلەمانتار. لەکوێ داخوازی و کەم و کورتەکانی خەڵکی هەبێ بێگومان ئێمە لەوێ ئەبین و ئێمە ئەوەی کە کراوە ئیشێکی زۆر ئیجابی زۆر باشە و تەنها دەستکەوتی پارتی دیموکراتی کوردستانی بەڵکو دەستکەوتی هەموو ئەوان بڵێ ڕاستە پارتی دیموکراتی کوردستان پشکی شێری دەست ئەکەوێ بەر ئەکەوێ لەو بەدەستێنانی ئەو دەستکەوتانە، بەڵام ئێمە ناڵێن دەستکەوتەکان لێرە ئەوەستن، ئێمە پارێزگاریان لێکەین و دروشمەکەمان ئەوەیە بەرەو دەستکەوتی زیاتر. ئەو بربژێرە وەک خۆی دەڵێت پسپۆری لە سیستەمە سیاسیەکان و یاسای دەستوری و دیبلۆماسیەتی قەیراندا هەیە. لە ساڵی 2005ەوە لە زانکۆی سلێمانی کار دەکات و لە زانکۆکانی سلێمانی گەشەپێدانی مرۆیی چەرمەوە لوبنانی فەڕەنسی کاری کردووە. زۆربەی بەرپرسیارەتە کارگێڕیەکانی لە کۆلیژی یاسای و ڕامیاری بینیوە و زیاتر لە 20 توێژینەوەی زانستی بڵاوکراوە و کتێبی چاپکراوی هەیە. سەردار باسیشی لەوە کرد لەسەر قسەی خۆیان سوورن کەوە حکوومەتی عێراق لەبارەی هەرێمی کوردستانەوە پابەندی مادەکانی دەستور نابێت. هەمان ئەو دروشمانەیە ئێمە پێش هەڵبژاردننیش بانگەشەمان بۆ کرد کە ئەمان حکوومەتی عێراقی پابەند نابێ بۆ مادە دەستوریانەوە. ئەمە شوای لێ کردووە کە لە 55 مادەی دەستوریە خروقات بکەن. من خۆشبەختانی شێک بووم لەو ئەکادمیانەی کە بەشدار بووم لە دیاریکردنی 55 مادەکی کە حکوومەتی عێراقی لە دەستوری 2005 پێشێلی کردووە. سەردار قادر بربژێری پارتی لە سلێمانی وەک خۆی دەڵێت یەکێک بۆ لەو ئەکادمیانەی ڕۆڵی بینیوە لە دیاریکردنی ئەو 55 مادە دەستوریەی کە حکوومەتی مەرکەزی لە عێراق پێشێلی کردوون. بەڵێ بەڕێزان سڵاوتان لەبێ دووبارە بە ئێستاش ئەو خانمە بەڕێزانە ببینین کە تەشریفیان فەرمۆ بۆ گفتوگۆکەمان لە ناو ئۆتۆمبیلەکەدا. فەرمونون ئێوە بڕگەکەی.
بەرنێ لەو ئاسمانە بەربێتە خوارم ئێستا بینەرانی بەڕێز ئێستا من لە کافەی سیروم بزانم بە یەک ڕستە ئەم دەنگدەرەی پارتی دموکراتی کوردستان چیتان پێڵێ ئەگەر دەنگ بن بە پارتی چیان بۆکەن خەڵک من بۆ دەنگ بم بە پارتی ئێمە کارنامەی ئەم جاری هەڵبژاردنەکان بۆ فری چوارەم پەرلەمانی عێراق دەستکەوتی زیاتر بۆ کوردستان بۆیە پێمان وایە ئەمنێت و ئاسایش و ئاوەدانی و سەقامگیری و پەروەردە و تەندروستی لە لای پارتیە خەڵک بۆ دەنگ با بە بزوتنەوەی گۆڕان ئەگەر خەڵک دەنگ با بە بزوتنی گۆڕان بە ئەمانەتەوە ئێمە ئەو خەڵکە باشە پرۆفیشیناڵانەی دانین لە سکتەرەکانە کە بۆ ئەوەی چاکسازی تەواوەتی خەڵک دەنگی پێ نەدان ئەم دوو حیزبە هەموو دەسەڵاتەکانیان قۆرخ کردووە هەموو شوێنە ئەساسەکان ئەمە بەهانەیە خەڵک دەنگ بۆ با ئەمە بەهانەیە بەڕاستی من بە بەهانەیە بینم من داواکارم لە خەڵک کە دەنگ با بە لیستی 162 یەکێتی بۆ ئەوەی کە هەوڵ بدەین بەڕاستی ئێمە هەستەکەین پەراوێز خراوین وەکو مەسەلەی پارتی و سەرۆکی حکومەت نایە بەلای یەکێتیە لە هەر شوێنێ هەر کەسێ پێویستی زۆر سپاس با بچین درێژە بە گفتوگۆکەمان یاخوا بەخێر بێن جەماعەت نیگارخان لە یەکێتی نیشتیمانی چاوان بەکرد لە پارتی دیموکرات سازەخان لە بزوتنەوەی گۆڕان لەبەرەی بربژێرەکە هینی ئەمانە بزانین ئەگەر ئەم خەڵکە دەنگ با بە پارتی چیەکە بۆ سلەیمانی بەڵێ کاگرنج لە بەشایەتی هەموو خەڵکی کوردستان و هەموو کوردێکی دڵسۆز لە پێش شەڕی داعشا پارتی توانی منافسەی هەولێر کا بە شاری دووبەی و بە پایتەختی گەشتیاری ناسرا لە ڕووی ئەمنێت و ئاوەدانیەوە ئەیبینین چ ئەمنێت و ئاوەدانیە و سەقامگیریە لەو ناوچانە هەیە کە باشە کەواتە لە هەڵبژاردننی یەکەمی پەرلەمانی کوردستانە یەکێتیە و ئەگەر هەولێریەکان دەنگ بن بە یەکێتی ئەوە هەولێر وەکو سلێمانی لێەکەن کەواتە ئەتەوێ بڵێ ئەگەر پارتی لێرە خەڵکی سلێمانی بەهێزی بکە لە ڕووی ئاوەدانی و جوانی و شەقام و پارک و نازانم ئەم شتانەوە سلێمانی وەکو هەولێر لێەکە دڵنیای و زیاتریژ و ئێمە سەرمان و شمانە و بە بەڵگەشت بڕۆن سەیری شارەکانی ئەو شارانە نەتانەکە ڕەنگە کردومانە چۆن لە سلێمانی ئێمە حیزبی باڵادەست نەبووین ئێمە کورسیمان نەبوو ئێمە دەسەڵاتمان نەبووە تا ئیش و کارکەین بەڵام ئەگەر هەمان بواە هەمان ئەو شار و شوێنانە بوو کە بەدەست پارتیەوە و هەمان پارێزگاریە بوو هەمان ئەمنێت و ئاسایشە بوو هەمان سەقامگیری بیر و فکر و سایکۆلۆژیای خەڵک بەڵام کورسیتان نەبووە بەڵام مێستان هەبووە لەگەڵ یەکێتی بۆ قرار ئەوە لای هەمومان دیارە کە اتفاقی استراتیژی نێوان پارتی و یەکێتی احترامێکی بۆ هێشتێتەوە کە ئێمە کۆژانەکان و برینەکانی خەڵک و لایەنگرانی یەکێتی و هەموو لایەنەکانی کە لە ناو خۆیانە کێشۆگرفتێکیانەیە دەست نەخینە سەر و نەیکولێنینەوە ئێمە لە بەرچاوگرتنی ئێستا بەردێ لەو ئاسمانە لەم شارە بەربێتەوە لەم خەتای ئەوە ناحەقیە خۆ ئێمەش زانین خۆ ئەگەر بەفریژ نەبارێ تاوانەکە خەنە سەر پارتی بەڵام ئەوە ناحەقیە ئەوەی حەقە ئەوەی کە بە بەرچاوێ حەقەکە ئەوەیە تۆ بڕۆ ئەو ناوچانی کە بەدەست پارتیوەیە چ سەقامگیریەک چ ئارامێک چ کەسابەتێک چ دۆخێکی دەرونی نفسی خۆش بۆ ئەو خەڵکە ڕخساوە پەروەردە پەکی نەکەوتوە سەح پەکی نەکەوتووە بۆ ئێمە پێمان وایە لە هەر شوێنێ پارتی لەوێ باشە بزانین نیگارخان پێ دوایە مەسەڵەن ئەم قسانە تا چەند ڕاستی تێدا یان تاقی نەکراوەتەوە پارتی لێرە پێ دوایە کۆکی لەگەڵی ئەگەر پارتی لێرەش دەسەڵاتی هەبووە ئەم شتانی کە لەوێ شانازی پێواکەن لێرە بۆ خەڵکی سلێمانیان دەکرد من هەمیشاڵم قسە فەقیرە و کەس پێ ئەوێرە دواتر تۆ بتەوێ منەتەوێت بەڵامەوە ئێمە کردارمان هەیە و نمونەمانەیە لەو شارانەی حاکمیێتمان لە ڕووی ئاوەدانیەوە لە دنیا ئیش بە دەنگدا نەکرێت و بەوەی کە ئایا چێ دەسەڵاتی یەکەمە لە وڵاتتا ئەوە شتێک نییە لە تەنها لە وڵاتی من بێ لە هەموو سەر بەشارازی ئەو دەسەڵاتی لە ڕێدەمەرانی خەڵکەوە دەسەڵاتدارە لە وڵاتە ناکرێت هاوڵاتیەکی سلێمانی تامەزرۆی ئەوە بێسەرۆکی حکوومەتەکەی دەکرێت باجێگرەکەی ببینەکە خۆجێگرەکی لە ئێوەیە هەمیشە پرسیاری خەڵک لە سلێمانی دەسەڵاتە کاگڕنج هەمیشە پرسیاری خەڵک ئەوەیە لەسەر ئەوەی بۆ هەتا سەرۆکی خەڵک ئەوەیە بۆچی قوباچوو لە هەولێر دانیش بۆ ئەو لە سلێمانی دانیشت تۆ جێگەکەی خۆت تۆ جێگری سەرۆکی حکومەت بێنەرەوە سلێمانی ئەو کاتە داوای سەرۆکی کە چەند جار ئەبێ کاگمەتی هات بێتە سلێمانی و بڵێ ئەو لە هەر شوێنێ پێویست بوو بێ کارنێکی لەوێ ئامادە سازەخان بینەرانی بەڕێز دیارە سازەخان لە بزوتنەوەی گۆڕانە بەڵام هەستێکی نەتەوەی بەهێزی هەیە لە خوشکی شەید فەرهادا کە یەکێکە لە شەیدەکانی پاسۆکە خوێنی بەخشیەوە بە کوردستان لە دەرەوەی نەزعەی تەحەزوب
لە نێوان ئەم دوو مناقەشادا ئایا سازەخان فعلا پارتی مقصرە بەرامبەر بە سلێمانی یان یەکێتی؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دانیشتنە. ئەو خوشکەمان وا باسەکەکەوە منتیقی هەولێر و دهۆکۆمانە بە هەشتێکی ڕازاوە نایڵێمەوە بەڵگەیە ئەوە گەشتیارەکانمانی سەلبێنێ. پرسیارەکەمەوەیە بەرامبەر بە شاری سلێمانی لە ڕێی خزمەتگوزاریەوە کێ مقصرە؟ بارانە بارێ گەڕەکە هەژارەکان ئەوە شوێنەکەیەتی ئەو منتیقەکەیەتی شوێنێکی دەشتە. بەڕێزیشتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان مقصرە بەرامبەر بە شاری سلێمانی لەبەرەوەی باڵا دەستە لە شاری سلێمانیا داهات هەمووی لای ئەوە دەسەڵاتەکان پارێزگاریش لە ئێوەیە دەستکەوتەکانی ئێوە چی بوو ئێوەتان و بەس بە ئاوی لەبەر ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان مقصرە بەرامبەر بە هەموو کوردستان. ئێوەتان و تەنکەرەکان ئاوی تیابێ هەموو کوردستان بەخێوەکەی بەڵام چیتان کرد دەستکەوتەکانتان چی بەرامبەر بە سلێمانی پارتی دیموکراتی کوردستان مقصرە بەرامبەر بە سەرجەم کوردستان بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان مقصرە بەرامبەر بە شاری سلێمانی. بۆ بەرامبەر بە سلێمانی لەبەر ئەوەی هەموو دەسەڵاتەکان لای یەکێتی نیشتیمانی کوردستانە داهات لای ئەوە جێگری سەرۆکی پەرلەمانەوە ئێوە چیتان کرد؟ پارتی دەسەڵاتی یەکەمە هەمیشە ئەو بەرپرسی یەکەمە لە هەموو دەسەڵاتەکان ناکرێت زۆنەکان جیاکرێنەوە ناکرێ من لە دێگەڵەوە کە ئەچمە ئەو دیۆ حەزەری ئەوە پێتان ناکرێت زۆنەکان جیابێتەوە ئێستا استیفزازە بن بۆی کە خەڵک بڵێ زۆنی نیلی بەڵام زۆنی سەوزە کاتێ من ڕقەمی سیارەکەم سلێمانی ئەترسم لەوەی لەوێ حەزەر ئەوان لەبەر ئەوەی بەشێوازێکی کە سەیرەکە هەمووی وانە هیچ کەسێ نەبوو ڕقەمی سلێمانی بەندەرەکەی بزوتنەوەی گۆڕانەڵێ بە تایبەت ئێمە مناقەشەی شاری سلێمانیەکەن ئەڵەیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەژمونی هەیە دەسەڵاتی هەیە بەرپرسیارەتی هەیە خۆی بە خاوەنی سلێمانی ئەزانە چی کەم تەرخەمی هەیە ئەوەی کە بەردەوام ئێوەی خەنە سەرشانی پارتی هەمووی ئێوەن وات نەوت سازەخان بەڵێ واموتووە ئێمە دەنگی خەڵکین ئێمە خەڵک لە هەشتێنە داواکاریە ئێمە لەگەڵ داواکاریەکانی خەڵکین خەڵک موچەی نییە خەڵک ژیانی سەرجەم سەکتەرەکان فەشە لێناوە لەسەر دەستی ئەم دۆ حیزبا چەند ساڵە قۆرخی دەسەڵاتیان هەردوولان ئەوتر لەم سارە دەرەکەوە ئەسڵەن ئازادی ئەوە نییە کە ڕخنیان لێ بگری ئەسڵەن لە هەولێر خەڵک بە شەقەیرە لە معادلەکە دەرچێ ناکرێت گۆڕان لە معادلەکە دەرچێوا بە ئاسانی و بڵێ من هیچ مشکلەیەکم نییە و ئەوە تا هەر خۆیەتی گردێکی لە ناو شاری سلێمانی داگیر کردووە شوێنێکی زۆر باش عزیزم هەموو کوردستان تۆش هەڵەکە بکەیتەوە خەڵدەکەن ئێمە دەبێتەوە کە تۆ ڕاست بڕۆی نەک هەڵەکەی من تۆش پیا بڕۆیەوە تۆ هەڵانیش هەڵاکەم خەڵکمان نەبێتوە خیانەتی نیشتیمانی تەنها قسەیەکە من وتم قسە فەقیرە ئێوە وەکو گۆڕان چەند وەختەکە ئەم هاش و هوش و هەڵمەت و بێنەوبەرە چیتان کردو بۆ سلێمانی چ شەڕێکتان کردو لەسەر سلێمانی مادام ئەڵێن دەسەڵاتی پارتی باشەوە پارتی هیچی نە خۆت دانت بەوەیانە پارتیش هیچی نەکردو بۆ سەرجەم کوردستان و یەکێتی سلێمانیش لە ناویە ئێوە چیتان کردو بۆ ئەوەی کە پارتی بێنە سەرخەت و بڵێن یاڵڵا ئەوە ئێوەش بەرپرسن لەوەی کە سلێمانی بودجێ خۆی نییە سلێمانی بودجەی خۆی هەیە بەس وەکو ئەوەی کە وەکو هەولێر بێت من وای نابینم کە وەکو هەولێر ڕقمشتلا بە خەڵکی بڵێ تەنها حیزبەکەت بۆ شەریکاتی حیزبێکە کاکە غەدر لە سلێمانیەکە ئەگەرم قسەی تۆتەوە دەسەڵاتەکە وای لات و خۆتە زانی ئێمە داهاتی سلێمانی بگرە زۆر جاریش بە ینی نامانێت چین تەفاسیلی هەموو شتێکگەیان داهاتی سلێمانی ئەسڵەن ناگەڕێتەوە بۆ هەولێر و شوو داهاتی سلێمانیش لە هەولێر وەگاتە سلێمانی بەڵام لێرە کە چەند کەسێک نەک حیزبێک چەند کەسێ لە ناو حیزبێکە قۆرخی ئەو پارەی کرد و خزمەت گوزاری بۆ خەڵکی سلێمانی ناکە ئەمە مانای ئەوە نییە پارتی کەم تەرخەمە نیگارخان سەبارەت بەوەی کە سازەخانەڵێ بەرپرسیارەتی یەکێتی بەرامبەر بە سلێمانی زیاترە من کێشەم نییە لەسەر ئەوە بە تەکید بەرپرسیارەتی یەکێتی ئێمەش قسە لەسەر ئەوە ناکەین بۆی حیزبەکەمان گۆڕان خۆی لە معادلەکە دەڕۆڕان خۆ منی چم نەوتە تا جوابم بیتەوە من لەکوێوە بۆی ئەڕۆم لەو شوێن لەو کاتەوە کە واتە جەماعەتی گۆڕان کە لەگەڵ یەکێتی بوون تۆ بتەوێنەتەوێ ئەسڵ و جزوری هەموو ئەم حیزبانێک ئێستا جیابوونەتەوە کە یەکێکە لە مەسەلە ئازادیەکان کە فەرهانی کردووە کە جیابنەوە زۆرێک لەوە ئەوانی کە جیابوونەوە هەمووی گۆڕان بوون و هەل لە حیزبەکەی خۆم
حکوما بوون هەر لە یەکێتیا بەشێکی لە حیزبەکەی ئێستا بۆ چوونەتە دەرەوە بوونەتە شانی شەریف و على ئەساس ئەوان هیچ مشکلەیەکیانی ئەوان لە حکوما بوون لە دەسەڵاتا بوون وەزیریان هەبوو هەموو شتێکیان هەبوو هیچ باشە ئێوە ئەو قسەش ڕاستی تێدانە ئێستا ئێوە هەڵە سنوودانی شنەرچی کەم تەرخەمی 26 ساڵی حکومڕانیە خەنە سەر ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانیا مەگەر وەزیرەکانتان کە ئێستا سەرکردن لەوێ هەمویان وەزیر نەبوون لە ناوێکێتیە یەکەم ئەوەی کە لە ئێستا تازە گروپێکی تر لە یەکێتی نیشتیمانی جیابەوە لەبەرەوەی ئیش لەو حیزبا ناکرێت دووهەم ئەو کەسانی کە لە یەکێتی جیابوونەتەوە هەمووی گۆڕان نین گۆڕان 500,000 سەوت تێنا هەمووی یەکێتی نیشتیمانی نەبوو حەزەکەم بزانی هەزاران خەڵکی بێلان و ناڕازی لەم شارە بۆ کە دەنگی بەرزی گۆڕانەوە ئەسڵن باوەڕی بە یەکێتی نەبووە یەکێتی نییە ئەو بەرپرسانە کە لە ناو یەکێتیا بوون ئەڵێ یەکێتی هەمووی تۆ بۆچی پرسیارە لە مەکە ئەوان پارتی ئەوان دوو حیزبوون کە لە پێشترا یەک حیزبوون جابوونەوە ئێستاوان یەکتر تۆمەتبارەکەن کەوابێ ئەو دوو حیزبە لەسەر دانپێدانانی خۆیان تۆمەتبارن نەک پارتی نەک دەسەڵاتی پارتی ئەوەندە بێ خەوشە لە سلێمانی ئەوەندە سلێمانی بێخەوشە بەس کەم تەرخەمیە کەم تەرخەمیە هەموو کاتێک پارکەکانی بەسەر کردووە جامعی کردووە کاکە شوێنی زۆر استراتیژی لەم شارا کراوەتەوە پارتی لەسەر دەستی پارتی کراوەتە کراوە بە ناوی خەڵکی ترەوە لە خەڵکی سلێمانی و دنیای پیاکوژی و شوعیەکان و خۆ قابلە خەڵکەوەی بیچێ کردی بێ بێ سلێمانیمان لە دەست شیعار ڕزگار کردو بەڵام ئێوە سەری کوڕی کورتانپان کردەوە بەتەور سەری کوڕی بەڵگە چییە خۆتانە بەشەق لە خەڵکێن ئێوە هەر لە ماوایەکێکەکەتان هاتە سەر تەلەڤیزۆنەکان هاواری کردوتی کاکە لەسەر ڕایەکی جیاواز من موضوعێکی ترە ئەمە کاگڕنج من خۆی سلێمانی ئەچمە هەولێر هەست بە ئەمان ناکەم استثمارەکانتان لە هەولێرە هەمووی استثمارەکانتان لە هەولێرە بۆ ئەمانەکە سەرۆت و سامانەکەتان لەبەر لە استثماری پێ بکەن بەس بۆ لەگردەکەیە لای کارگەی چیمەنتۆکەیە لای کۆمپانیای وشێ یەک دقا خەڵک یەک ڕستە بڵێت دەنگ بە ئێوە با چیەکە لە پێناو ئاشتی و ئارامی و ئاوەدانی و سەقامگیری و دەستکەوتی زیاتر و شەڕی پردی و سحێلا و هێزناردن بۆ خاکی تورکیا بۆ کۆبانێ و ڕفراندۆم دەنگ دڵنیا بن ئاشتی و ئاوەدانی و سەقامگیری لە سلێمانیا یەک ڕستە بڵێ چیە فەرمووی خات و سازە ئەگەر دەنگ بە بزوتونی گۆڕان بن ئێمە و دەنگیشمان زۆرە ئێمە بەردەوام لەگەڵ داواکاریەکانی خەڵکین ئێمە خەڵکی دزدانانی لە پۆستەکانە ئێمە خیانەت ناکەین ئێمە دەست ناکەینە دەستی دەوڵەتی ئیقلیمیەوە و کۆمپانیا بکەین و بزنس بکەین لەمانتارەکەتان لە بەغاڵ چۆ سەلیستێکی عەرەبی چۆ سەلیستێکی عەرەبی هاوڵاتی سلێمانی لەبەر ئەوی وەلا خراوین لەبەر ئەوەی سەرۆکی حکومەت وەک پێویست حساب بۆ خەڵکی سلێمانی ناکا بۆ یەوە یەکێتی نیشتیمانی داواکارین دەنگمان پێ بدەنەوە بۆی بتوانین کار و پلانی تازە داڕێژینەوە لە پێناو ئاوەدانیە حکومەتن تۆ پێ دوایە خزمەکانی خۆ بڕوا بەم قساناکات هەر کەس و کارەکەی خۆ بڕوا بەم قساناکات کاقوبات پێی ناخۆش نییە ئێستا تۆ بڵێ هیچ دەسەڵاتێ نیە لە لای پارتی ناڵم دەسەڵاتەیە دەسەڵاتی لە سلێمانیا ئیشی پێ دوانیە مەسەلەنیتر لەوە زیاتر خەڵک کۆبیای پارتی مەسەلەن پێ هەزم ناکرێت تۆ من باسی حکومەت کەم یەکسەر بڵێ کاقوبات ئەی بۆ کاقوبات حکومەت نییە ئەگەر نەکرێنایی بێنم بۆ نردوتە بۆ کردوتە بەجێگی سەرۆکیەوە گریمان هاوڵاتێکی ئاسایی فعلا ئەو داوایەوە کە کاک نەسیروان زیاتر بێ بۆ یارە ئەوان با کاقوبات من هاوڵاتێکی ئاساییم داوای لەم شارە خزمەت بکەن تەنزیماتتان هەبێ ئیش بکەن هەقی ئەوان نییە داوای بکەن بەڵێ بۆ هەموو کەسێک هەیە سەرۆکی حکومەتی هەیە بەڵام لە هەر شوێنە پێویستیان پێ بووە لەوێ بووە زۆر سپاس بەخێر بە سەر چاوەکانم بەڵێ سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز لەبەرەوەی کە میوانەکەم لە سیڤەکە بینی مەڵێ توێژینەوەی هەیە لەسەر مەسلەی توندوتیژی سیاسی ئەم نەهجە لە نیقاش لە ناو بەحسەکەی تۆیا چۆن تعریف کراوە چونکە ئەمە دروستکردنی من نییە
ئەمە واقعی سیاسی کۆمەلگای کوردیە کە ئەحزابی کوردی ئەمان کردووە بە سروشتی زۆربەی لایەنگرانی خۆیان وەجگە لەوەش ڕەخنەش لە ئێوە ئەگرێت لە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر لەسەرەوەش قسەت هەیە. دەست خۆش کاگرنجەمە نموزەجێکی جوان بوو بەڕاستی پێشتر هەر پیاوان تەفسیر و باسییان لە سیاسەتە کرد ئەگەر ئافرەتان بێ لەوانێ بە حیسەیەکی مەحدود بێ بەڵام ئەم چاوپێکەوتنەوە ئەم تەحلیلە لە سەتاسەد هەمویان ئافرەت بوون بۆیە مەقولەیەکمان هەیە لە سیاسەتاڵێن ئەگەر ئافرەتان بەکاری سیاسی هەڵستن زۆر دڵڕاقترن لە پیاوان. بەڵام سیمۆن دی بۆڤوار بەعکسەوەڵێ بە تەنیسکردن و بە مێکردنی دەسەڵات تیژی کەمە بێتەوە. ڕاستانی ئەو شتانی کە لە ئەوروپا هەیە لێرە بەعکسەوە زۆر لە معادلەکان وا دەرئەچێ بۆ نمونە ئافرەتان لە ئەوروپا زیاتر لایەنگری ئەحزابی محافزکارن بەڵام لێرە بە عکسەوەیە بۆیە معادلەکان بە پێی مجتەماعەکان ئەگۆڕێ بەڵام حەق بە کامیان بوو ئەمیان زیاتر ڕادیکالی بوون حەق بە کامیان بوو کامیان مەسەلەن تعبیریان لە برینەکانی سلێمانیە کرد. من ویسم لەسەر حەقەکە قسێ بکەم مشکلێک هەیە لە لای ئێمە لە کوردستانە خەتا خڕا بەسەر کەسەوە ناوەستێ. ئێستا گەر بێت و باسی مەسئولیت بکەی هیچ کەسێک لە کوردستان یاخود حیزبە سیاسیەکان تەحملی ئەو بەشەی خۆی لە مەسئولیت ناکە. خۆ ئەم هەموو هێرشە کاکرێتە سەر پارتی دیموکراتی کوردستان ڕاستە لەوانە پارتی کوردستان ئێمە متفقین لەسەر ئەوەی تەجروبەیەکی بەشەری سیاسی حیزبیە لەوانەیە کەم و کورتی هەبێ بەس هەموو مەسئولیتەکە ئەکرێتە سەرەوە بێگومان نەخێر ئەمە یەکێکە لەو شتانەی کە بەڕاستی هەڵگرتنی مەسئولیت کەمە. دووهەم ئێمە شتێکمان بۆ دەرئەکەوێ ئەو جەدەلەی کە هەیە ئەویش ئەوەیە هەمومان اعتراف بەوە ئەەکەی نموزەجێک لە هەولێر و دهۆک سەرکەوتوو بووە نموزەجەکەی تر لە سلێمانی سەرکەوتوو نەبووە. ئەم سەرکەوتوو نەبوونە لە سلێمانیە بەوە پاساو نادرێتەوە حەل نابێت کە اعتراف نەکەی بە تەجروبەکەی تر. ئەنجا بەڕاستی ئێمە لە ناو جەدەلێکی سیاسی بە زمانێکی زۆر سادە ئەوان ئەیانوت لە هەولێر ئاوەدانی و بینای بەرز هەیە لە سلێمانی تەجروبەی دیموکراتی قۆڵ هەیە. تۆ متفقی؟ بێگومان لە هەولێریش تەجروبەیەکی دیموکراسی هەیە بەڵام ئایا ئەو تەجروبەی کە لە سلێمانیا هەیە بەرەوچی چووە بەرەو جەدەلێکی سیاسی چووە کە ئێستا تعریف هەرخۆشیان تعریفیان کرد بە هاشوهوشێکی سیاسی. بۆیە ئەو جەدەلە سیاسی کە هەیە لە سلێمانی ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئایا نەتیجەیەکی ئیجابی هەبوو بۆ شاری سلێمانی یاننا. بەڵام ئایا ئەو دیموکراسەتی ئەگەر بڵێن مەحدودیش بێت لە هەولێر بەڵام بە شێوازێکی موئەسەسی قانونی کراوە ئایا بە شێوازێکی ئیجابی کەوتۆتەوە بۆ هەولێر و دهۆک بێگومان بڵێ. بۆیە لێرە جەدەلەکان بەردەوام من ئەحزابی سیاسی جەدەلێکی عەقیم ئەکا بەڵام لە ناویشە لە سلێمانی هەر جەدەلێک ئەگەر ئەنتی پارتی نەبێ ئەو کاتە مەقبول نییە لای زۆرێک لە حیزبەکانی تر کە لێرە هەیە. باشە. من لە میوانەکانم تۆژوتت ئەچم بەرگری لە مافە دەستوریەکانەکەم و گوایە بەپێی قسەی جەناب و 55 مادە خەرقی دەستوری کراوە لەلایەن دەسەڵاتدارانی بەغاوە. بۆیە من ئەمە یەک دوو پرسیار بکەم لەسەر دەستور لە وابزانم ئەم وانەیە شەڵیتەوە لە جامیعەوە یاسای دەستوری. لە دەستوری عێراقا چۆن باسی ئازادی دروستکردنی کۆمەڵە و حیزبە سیاسیەکان و ئەندامبوون تیاندا کراوە. بگوونەوە بە یەکێکە لەو مادانەی کە لە مادە 14 بۆ 36 باسی حقوقەکە بۆیان هەیە دروستی بکەن بە پێی مەرجەکان و ئازادیە. هەموو کەس بۆی هەیە ئازادانە ئینتیمای بۆ بکە دروستی بکە لە مادە 14 بۆ 36 باسی حقوقە لە مادە 36 بۆ 46 باسی حڕیاتە. بیزات ئەم مادەیە ئەزانی ڕقەمەکەی بیزات ئەو مادەیە لە مادەی 24 بۆ 27 بێ پێجێ. زۆر باشە وەڵامەکەت تەواوە بەڵام ڕقەمەکە تەواو نییە. بێگومان کاتێک کە معنای دەستورەکە ماهێتەکەی باشتر شڕوتەکان و تایبەتمەندیەکانی مادە دەستوریەکە بەڵام مادەکە 39. باشە مەرجەکانی ناکەوێتە مافۆ کاتە بێتە حڕیات. باشە مەرجەکانی بربژێری سەرۆکۆماری چین لە عێراق. سەرۆکۆمار لە عێراقا 4 مەرجی سەرەکی هەیە. یەکێک لەوانە کە ئەبێت لە دایک و باوکێکی عێراقی بێ 40 ساڵی تەواو کرده بێ بە هیچ تاوانێک نەدرابێ و هیچ جەریمەیەکی لەسەر نەبێ المخل بالشرف. ئەو 4 مەرج. وەڵامەکەت زۆر تەواوە دکتۆر سەردار بنەرانی بەڕێز ئەگەڕێمەوە پاش ناوبڕێک دەستەکەم بە پرسیارەکانی ترم لەگەڵمان بن سپاسانەکەم.
شتێکی زۆر باشتان بۆ بکەم بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە دوو حەز لە کاکە ئاکشن ئەمڕۆ موێ باسی دیبابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو چوار کات چواردە واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەمهاتووە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ دێلاڤیێ خۆشاوی ژین ئیتر قسە ناچێتە گیرفانەوە ئەم وڵاتە پێویستی بە کردارە منی تر بڕوان بە قسە نەماوە کردار شەرتە کردار شەرتە کردار شەرتە کردار شەرتە من ئیتر بڕوان بە قسە نەماوە کوردستان پێویستی بە کردارە دایم وتومە کردار شەرتە ئەوان تەنها قسەیان کرد ئێمە بە کردار سەلماندمان بۆ ژیان و ئاوەدانی دەنگ دەدەین بە هاوپەیمانی باشی باریامون بو سرکفتنه کردستان پێدیب سەرکردەیەکی پشیانە گۆ بشێت ئالمانجا دەست خوبە بینیم ئەس پارتیمە دەنگ بدە بە لیستی ژمارە 170 حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان. تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکانت و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بەخەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشگانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان. باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە تایخانە تای جیهان، لەسەر کار تای جیهان، لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار تای جیهان، لە ماوە دۆستان لە زەماوەندیش تای جیهان، بە ڕۆژ و بە شەو تا لە دوای تا لە دوای تا تای جیهان تایەکی تایبەت بۆ هەمووان. لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک باکڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2018 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق. بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ بەردەوامم لە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر سەردار قادر محەیدین بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە سلەیمانی. تا چەندە بەڕای تۆک و بربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان گوتارەکەی ئەمڕۆی کاک نەچیروان بارزانی توانی دەنگدەرانی ئێوە لە سلەیمانی دڵگەرمتر بکاتەوە و لە هەمان کاتدا بەڕای تۆ جگە لە دەنگدەرانی پارتی تا چەندە توانی مخاتەبەی خەڵکی سلەیمانی بکا بە ئەدایەکی جیاواز و ڕوونکردنەوەی هەندێک پرس. سێ مەسەلەی زۆر گرنگ لەوێ باسکرا ئەویش ئەوە بوو کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە نامۆنیە بە سلێمانی و ئەوانەی کە ئایانەوە مەنامەی کەن بە سلێمانی
ئەوانە بۆیان ناچێتە سەر و پارتی دموکراتی کوردستان بەرنامەیەکی تر دێتەوە مەدان بۆ ئەوەی جارێکی تر بۆ شارە خۆشەویستەکە خزمەتی زیاتر پێشکەش بکە. خاڵی دووەم کە زۆر جەختی لەسەرکردەوە ئەگەر بێت و پارتی دموکراتی کوردستان فرسەتێکی پێ بدرێ ئەوە بێگومان ئەتوانێت بە پێویست سەرۆک چۆن خزمەت لە هەولێر و دۆهۆ کراوە بە هەمان شێوە لە شاری سلێمانیش خزمەت بکە و شاری سلێمانیش بگەێنێتە ئەو ئاستەی کە وەک باسی هەولێر و دهۆگەکرێت. خاڵی سێ هەم باسی تیرۆری فکری کرد کە چۆن ئەندامانی پارتی دموکراتی کوردستان لە شاری سلێمانیە لەژێر تیرۆرێکی فکریدان و هەمیشە ئەوەی کە ڕەواجی هەیە لە شاری سلێمانی وەک سیاسەتێک یاخود هەموو سلبێتەکان دراوەتە پاڵپارتی دموکراتی کوردستان کە ئەمەش وەک تیرۆرێکی فکری بەرامبەر بە ئەندام و لایەنگرانی پارتی دموکراتی کوردستان لە سلێمانی حساب ئەکرێ. بۆیە بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ کاکنێژمان باسی کرد جۆرێک بوو لە کۆمەڵێک گوتەی ڕاشکاوانە هەم بۆ ئەندام و لایەنگرانی پارتی دموکراتی کوردستان هەم بۆ خەڵکی شاری سلێمانی ئەگەر بێت و پارتی دموکراتی کوردستان فرسەتی پێ بدرێ ئەتوانێت وەک هەولێر و دهۆک خزمەت بکرێەوە. ئەوەی مخاطبەی خەڵکی سلێمانی دەنگدەرانی خۆتان بێگومان ینی ئەو پەیامی گیانە گەر بێت و ئێمە لە شاری سلێمانی ئرهابە فکریەکەمە بەستە ئەوەیە کە مەسەڵەن بۆ نمونە مەسلەی ڕیفراندۆم و ئەوانە کە ئیستثمارەکرێت دژی پارتی و کە پارتیشان نازی پێواکە بێگومان ئێمە ڕیفراندۆم شتێک نییە. ڕیفراندۆم پرسێکی چارە نووسازی مێژووی گەلی کوردە ئەوەی کە سەرۆکی هەرێم کردی لە ڕیفراندۆمە بۆ خەڵکی کوردستان فرسەتێکی تاریخی بوو هەرگیز دووبارە نابێتەوە و بێگومان کاتێک کە باسی ڕیفراندۆم ئەەکەی ئێمە ڕیفراندۆم شتێک نییە بۆ حیزبێک کرابێ بەڵکو بۆ گەلێک کراوە کە خەباتێکی 2000 ساڵە ئەم خەباتی 2000 ساڵ ئەگەر تۆ لە نقطەیەکان نەیوەستێنی مانایەک وەرناگرێت بەڵێ هەری ئێوەیە بێگومان نەخێر پارتی دموکراتی کوردستان نەیوتوە هەری ئێمەیە بەڵکو پارتی دموکراتی کوردستان خۆشی ئیعلانی نەکردووە بەس بەڵێ ئیعلانکردنی ریفراندۆم بە بڕیاری حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بوو لەوانەیە ڕاستە خەڵکی تر داوای کردووە بێگومان ئەم پرسە لە ساڵی 2014 پرسێکی نیشتمانی و هەموو حیزبە سیاسیەکان داوان ئەکرد بۆ نمونە ئەوەی کە ئێمە ئەڵێ محاکەمەتان ئەەکەم لەسەر ریفراندۆم ئەوە تەنانەت بڕیاری خۆیەتی کە ئەڵێ ئامادەسازی بکرێت سەرۆکی پەرلەمان ئەڵێ خۆت ئەمە خۆی وەسیقە ئی پەرلەمانە کە ئەڵێ ئامادەسازی بکرێ بۆ ئەنجامدانی گشتپرسی لەگەڵ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانە خۆت لە بەرگەی ئەخیریشە باسی ئەوەکە ئەگەر هاتو ئەمانەکرا ئێمە بە بڕیارێکی دروستتر ئەوە ئەەکەین ئەمەش وەڵامی کۆمسیۆنە کە بۆی هاتۆتۆ ئێمە ئامادەین ریفراندۆمەکە ئەنجام بین. جامە بەسەکە لێرێ ئەوەی کە بە ئێمە بڵێ ریفراندۆم بەڵێ ڕێمە بە شانازیۆڵێن ئەگەر تعبیرەکە جایز بێ بڵین ریفراندۆم چی بەڵێ ریفراندۆم چین و ئەوەی کە بە ئێمەش بڵێ ئێمە محاکەمە بکە بێگومان ئەوە ئەبێ پێشەم و کەس خۆی محاکەمە بکرێت چونکە ئەوە بڕیارەکەی خۆیت و بە ئیمزای مۆری سەرۆکی پەرلەمان خۆی. باشە دروستبوونی دوو لیستی تازە کاریگەری خراپیان باشی هەیە لەسەر ڕکابەری پارتی دموکراتی کوردستان لەو هەڵبژاردنەدا لە سلەیمانی بێگومان نەخێر. پارتی دموکراسیان دەنگدەرەکانی بریتە لە دەنگدەرێکی دڵسۆز کە هەمیشە ئینتیمان بۆ حیزبەکان لەسەر و بەرژەوەندی تایبەتی خۆیانەوە هەیە بۆیە هەموو ئەگەرەکان ئەوە ئەسەلمێنێت حیزبەکانی تریش دەنگدەری دڵسۆزیان هەیە بێگومان ڕاستە کە من تەقدیر بۆ حیزبەکان من باسیەوە ناکەم کاتێک قەمەحتان لە دەنگدەری حیزبەکانی ترا هەیە من بە ناوی ئەندام بلانگرانی ئەوانەوە قسە ئەەکەم بەڵێ ئێمە ئەوەی کە تەقدیم کراوە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە بۆ هەرێمی کوردستان تۆخۆ ئەکەین زۆرێک لەو خەڵکانەی کە چاویان ئەبینێ بە خزمەتەکانی پارتی دموکراتی کوردستان من قەناعەتم لە لەحظەیەکی مەسیری هەڵبژاردنە دەنگەکانی خۆیان بۆ پارتی دموکراتی کوردستان لە کۆتایی بانگەشەکە و لەسەر سنووقی دەنگدانە دەنگ ئەدەن بەوەی کە پارتی دموکراتی کوردستان فرسەتێکی تری پێ بدرێ بە دەنگێکی باشترەوە بۆ ئەوەی زیاتر خزمەتی هەرێمی کوردستان و بزات باشە ئێستا هەموویان ئەڵێن دەنگمان زیاکە یەک لایەن نهاتووە لەسەر ئەم ستەیجەی من بڵێ دەنگمان کەمەکات هەمووی هەرە لە دەنگمان زیاکە مەسەلەن یان وەکو خۆی ئەمێنێتەوە باشە پارتی لەسەر چ بنچینەیەکە لە دەنگمان زیاکە لە سلێمانی بێگومان دڵسۆزی ئەندام و لایەنگرانی پارتی کە مشارەکەیەکی فعلی لە هەڵبژاردنە ئەکەن کەمەجێی تەقدیری حیزبە دوو هەمشت ئەوەیە کە بنیەی ئینتیخابی لە شاری سلێمانی بنیەیەکە پەرتە جاران ئەگەر سێلی سەویە ئێستا حەوهەژ لیستەیە بێگومان پارتی دموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکەی پێشوە لە 100 تا 11 پۆی 11 دەنگەکانی هێناوە بەڵام کاتێک کە ئەم بنیەی
ئینتیخابیە پەرت ئەبێ بێگومان ئەو کاتە ئەو دەنگانی کە پێشتر دوو لیستێ نابوویان پەرتر ئەبێ بۆ 4-5 لیست بێگومان لەمەیە ئەو عملەی کە کەمترە لە سا 11.11 بۆ ئەم جارە ئەبێتە لە سا 7 بۆیە لێرە ئێمە پێی مەزەندەی ئێوە و دراسی خۆتان لە سلێمانی چەند کورسی دێنن بێگومان ئێمە 2 بۆ 3 متاکیدین لە 2 کەمتر نییە بەڵام ڕەشەح بۆ بەڵام ئەگەر 2 بێنن مای خۆتانە کەوتە زیاکەن بەڵێ ئێمە زیاکەن ینی ئەگەر هات و بێت و حزبی سیاسی دەنگتان زیاکە بەپێی قسەی تۆ بەپێی ئەو شەرح ئەبێ بەڵام بەقەدەر کورسی زیاکە بێگومان ئێمە ئەڵێن ئەگەر بێت و ئەوەی کە خۆمان دامانناوە حەجمێک بەشداری لە هەڵبژاردنە بکەوە مشارەکەی خەڵکی ئێمە وەماندا ناوە 3 کورسی لە سلێمانیا بێنی زۆربەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی عێراق دەستوری و یاساین ئێوە وەک کەسێکی پسپۆڕی یاسا و سیاست چ پرۆژەیەکی کارکردنتان ئەبێت لە بەغدا بێگومان ئێمە 3 ئەجندە هەیە کە ئەبێ ئێمە لەبەر چاومان بگرە هەم لە کارنامەکەی پارتی دیموکراتی کوردستانی شاهەیە ئەویش ئەوەیە ئەبێ هەمومان اعترافکەین بۆی کە دەستکەوت بۆ کوردستان هەبووە بەو واقع دەستوریە و بەو واقع لۆژیسێک کە لە هەرێمی کوردستانە هەیە دەستکەوتێکی باشمان هەبووە بەڵام ئێمە داوای دەستکەوتی زیاتر ئەکەین بۆیە خاڵ یەکەممان ئەوەیە ئەو مافە دەستوریانی کە هەیە لە دەستورە بۆ هەرێمی کوردستان ئێمە جەختی لەسەر ئەکەینەوە و بەدەستی بێنین ئەگەر ئێمە ئەوەمان بەدەستێنە بێگومان وەک ئەوە دەستکەوتی زیاترمان دەستکەوە بۆ لەبەروی حکوومەتێک لە دوایەکانی عێراق پابند نەبوون بە دەستورەکەەوە ئەوەی کە دەستمان کەوتووە زۆر کەمترە لەوەی کە دەستورە هەیە خاڵی دووهم کە ئێمە ئەمانە ئەو مافە دەستوریانە بەدەستبێنین بێگومان گێڕانەوەی تەوافقی سیاسیە هەم بۆ عێراق هەم بۆ ناو حیزبە سیاسی کوردەکان بەڵام بێگومان حیزبی سیاسی کوردی ئەبێ لەسەر ئەجندایەک مشتەرەک ڕێک بکەوێ ئێمە پێشوێ بچینە بەغا بەڕاستی ئەمە ئەجندەیە کە ئەبێت لە هەرێمی کوردستان حیزبەکان بەسەرپەرشتی پەرلەمانی کوردستان ڕێکەون لەسەر بچ ئەجندەیەکەوە بچنە بەغا ئێمە ئەگەر بێت و بە یەک کوتلە نەچینە بەغا بێگومان ئێمە لەوێ سەرکەوتوو نابین تەنانە ئەگەر یەک کوتلە بین لە زۆر مەسائلی پەرلەمانیە سەرکەوتووە بین بۆ نمونە ئەگەر بێت و ئێمە 50 کورسی زیاترمان هەبێ ئەتوانین بە 50 مەقعد سەرۆکوەزیران بینینە پەرلەمان بۆ محاسبە ئەتوانین بە 25 ئەندام داوای تەوزیح لە وەزیرێ بکەین ئەتوانین بە 10 ئەندام باسی مختەرحێکی قانون یعنی هەموو ئەم شتان ئەگەر عادەدەکەمان باش بێ لە 50 کەمتر نەبێ یەک کوتلەی موحد بێ ئێمە زۆر شت ئەتوانین لە پەرلەمانە بکەین بۆیە توافق ئێمە زۆر بەڕاستی باشە پێشووتر وتە 55 وەکو مامۆستایەکی یاسای دەستوری 55 مادە خەرقی قانونی کراوە بەڵام زۆر جار لەسەر ئەو کورسی تۆ حیزبەکانی تر ئەڵەن کوردیش خەرقی قانونی کردووە تۆ چیەڵی وەکو دەستورناسێک بێگومان کاتێک هەرێمی کوردستان ئەو واقعی کە بۆ هەرێمی کوردستان خوڵقابوو زۆرێک لە حەجمی هەرێمێک زیاتر بوو کە لە دنیا ئەیبینین ئەوش فرسەتێکی تاریخی بوو بۆ هەرێمی کوردستان بوو کە وردە وای لە بکات لە عێراق جابێتەوە تەنانەت خودی عێراقیەکانیش ساڵێک پێش ڕێفراندۆم لەسەر خودی هەمام حەموودی و عەبادی لەسەر ئەوە ڕێکەوتن کە هیچ شەراکەتێک نەماوە لە بینی ئێمە لە عێراقا جابینەوە باشە بەس خڕوقاتەکان وەک یەکن یا خڕوقات لەوێەوە زۆرتر بووە بێگومان خڕوقاتەکان لە بەغا زۆرترن 55 مادە لەکوێ ئەویتر لەکوێ زۆر باشە هەمیشە پابند بووین بە سیادەی عێراقیەوە پابند بووین بەو چوارچێوەی کە لە عێراق بەڵێ ڕاستە ئێمە هەندێک سلوکی دیبلۆماسی دەستکەوتمان هەیە بێگومان ئێمە خروقاتمان بۆ دەستور زۆر کەمترە خروقاتەکانی عێراق 55 مادەیە لەوانەیە زیاتریش بێت زۆر باشە حکوومەتی عێراق تا ئێستا پابەندیەکانی خۆی بەرامبەر بە کەسوکاری قوربانیانی ئەنفال و کیمیاباران جێبەجێ نەکردووە جگە لە بڕیاری دادگا خۆ تەزانیە بۆە بەپێی دەستور لە داهاتی نەوتیش بڕێک لەو داهاتە بۆ ماوەیەکی دیاریکراو بۆ ناوچە زیان لێکەوتوەکانی سەردەمی سەدام حوسێن تەرخان بکرایە ئێوە لە ڕووی یاساییەوە لە کارنامەکەتانە بۆ ئەو بوارە چیتانە بێت بێگومانە مێکێکە لەو بڕگانەی کە هەیە و بەڵام یەکێکە لەو ئەحکامی ئینتیقالی دەستوری عێراقی کە باسی لێوەکە تاسا حکوومەتی عێراقی بەو مەسەلەی هەڵ نەساوە بۆیە چەند ساڵە لەمە پێش سەرژمێری کرا بۆ ئەوەی کە تعویزیان بۆ بکرێتەوە بەڵام جێبەجێ نەکرا گەرچی بۆ ئەوانەی جنوب کرا بەڵام بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەکرا یەکێک لە بڕگەکانی کارنامەی پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی هەڵبژاردنەکە ئەوەیە کە ئەو تعویزە چیم بخەین بەڵام ئەمەش ئەکەوێتە سەر ئەوەی کە ئیشێکی قورسی ئەوێ وە کوتلی کوردی لە بەغا هەمووی بەیەک دەنگ بتوانن زەختێک و فشارێکی زۆر بکەنە سەر ئەوەی کە حکوومەتی داهاتوو ئایندەی بەغا بتوانێت ئەو تعویزە بە چونکە پێشتر ئێمە بڕگەیەکمان هەیە لە ئەحکامی ئینتیقالیە و بێگومان قانونێکی شێ بۆ مۆزوعە ئێمە هیچ پێگەیەکی قانونی کەممان نییە بۆیە باپشتی ئێمەکە بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی چەند کوت لە کوردیەکان ئەتوانن لە مۆزوعە پێداگرن و ئەتوانن ئەوەی کە ئەو حەقەیە بیسەنن تۆک شارەزایەکی دەستوری پێت وایە ئەم جارە کورد دەبێ زیاتر
لە بەغدا پێش هەموو شتێک پێداگری لەسەر چه پرسێکی دەستوری بکە بۆ بەهێزکردنەوەی پێگەی کورد لە عێراقا کە خول لە دوای خولی پەرلەمان پێگەی کورد لاواز بووە لە ڕابردوودا. یەکەم شت کە بەلای ئێمەوە گرنگە تەوافقی عێراقا. ئەگەر تەوافق لە عێراقا هەم لە ناو کووردا ئێمە زۆرمان پێویستە، ئەگەر تەوافق لە عێراقا نەمێنێ ئەکەوینە بەردەمی زۆرینە. ئێمە گەر کەوتینە بەر حکمی زۆرینە ئەو کاتە ئەوان بەتەمان دەستور لە ڕێگەی حکمی زۆرینەوە بگۆڕن. ئەمەشێکە لەو شتانی کە ئێمە زۆر تەرکیزی لەسەرەکەین بۆ قۆناغی داهاتوو لە پەرلەمانە ئەبێ بە هەندی بگرین بەڕاستی. دووهەم شت ئەوەیە کە ئەبێ دەستور ئێمە بتوانین ڕایەکی گشتی کۆدەنگیەک لە عێراقا دروست بکەین. ئەویش ئەوەیە مەشاکلەکانی عێراق لەوەیە سەرچاوەکرێت کە دەستور جێبەجێ نەکراوە و هەمیشە ئەوەیە کە موسسات لە عێراقا تەمسیل لە هەموو عێراقیەکان ناکا. بۆیە ئەمانە ئەولەویاتێکن کە ئەبێن نەکەر پارتی دیموکراتی کوردستان هەموو ئەوانی دی. باشە پارتی دیموکراتی کوردستان زۆر وشەی کۆدەنگی پێداویستی کۆدەنگی یەکگرتنی کورد یەکگرتنی فراکسیۆنەکان ئەمانە زۆر باسەکەن. ئەگەر فراکسیۆنە کوردیەکان کۆدەنگ بن یەک بگرن زیاتر کام مافی دەستوری محتەملە جێبەجێ بکرێ کە پێشووتر عێراق پێوەی پابند نەبووە. بێگومان هەموو ئەو مافانەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، هەرێمی کوردستان لەو ڕوانگەوە پتەوترە بێت چونکە داکۆکێکی فعلی ئەبێ بۆ دەستکەوتەکان و ئەو کاتە حەجمێکی زۆرتر لە ناو پەرلەمانە دروستە بێت کە ناتوانن بەبێ کورد بەبێت تەوافق لەگەڵ کورد بڕیارێکی تر بن. بۆیە ئێمە کاتێک کە کۆدەنگ بین یەکڕیز بین مافەکانی هەرێمی کوردستان باشتر بەدەستدێنین و هەرێمی کوردستان باشتر بەهێزتر ئەکەین. بەڵام لێرە مع الأسف کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان باسی یەکڕیزی ئەکا باسی کۆدەنگی ئەکا باسی نیشتیمانپەروەری نەتەوەیە مەموو شتانەکە سیر ئەەکەی لەو سەرەوە ڕاوەیەکی سلبیتری بۆ ئەکرێ کە ئەمە بە وەسیلەیەک حاڵی ئەبێ یاخود خەڵکی حاڵی ئەکرێت کە بۆ زاڵبوون. بەڵام من لێرەوە من ڕێیەکم هەیە لەسەر ئەو مەوزوعە ئێمە بەو شێوازە کلاسیکە تەقلیدیە باش نییە ئێمە باسی یەکگریزی و کۆدەنگی بکەین. ئێمەی ئەحزابی کوردی پێویستمان بە ئیتارێکی تازە موسسی قانونی هەیە، ئەویش ئەوەیە بەڕاستی پەرلەمانی کوردستان ئەبێ سەرپەرشتی ئەو مەوزوعە بکە کە من وەک پرۆژە وتومە و ئەشیڵێم و دووبارەشی ئەەکەمە لێرە ئەبێ ئەحزابی سیاسی کوردی میساقێکی شەرەف ببەستێ بۆ ئەوەی لەسەر هەموو شتەکان کۆک بێت. چونکە ئەحزابی کوردی لە هەرێمی کوردستان وای لە هاتووە هەندێک کە سەڵە بەوەی پەردبوونی کورسەکانەوە ینی وەڵای ئەمڕۆ پیای قسەی باسیەوەی لەگەڵا کردم. ئەی وەڵای خەمی هەڵبژاردنم نییە، خەمی دوای هەڵبژاردنمە. وتم بۆ وتی وەڵای لە برەوەی ینی 5 حیزب بوون ئەم هەموو ناتەباییە هەبوو، بەڵام لەمە دوا کورسەکان ئەوەندەی تر لەتلەتە بێ لەبەرەوە کورد مستەحیلە مەسەلەن کۆ ببنەوە لەسەر پرسێکی دیاری کراو. ترسەکەی ئەو بەڕێزە ڕەوایە بێگومانەکە یەک لەو خلافانە چییە کە حساب تا زۆر ببێ ئێمە خلافەکانمان زۆرتر بن وە زیاتر لە یەکتری دوورەکەونە. هەموو پارتێکی سیاسی کاتێک کە دروست ئەبێ بێگومان ئێمە ناوی ئەنین سەرکردەی سیاسی بەس جاری وا هەیە وردبوونەوەی حیزبێکە بۆ چەند سەرکردەیەکی تر. ئەمە وای لێ کردووە کە دوور بین. گرفتەکە لە ئەحزابی سیاسیوانی کە دروستە بن زەربی سفری هەموو ئەوانی تر ئەکا و خۆی وادا ئەنێ بچێتە جێگەی ئەوان تازەکان زۆر ڕادیکالن. بێگومان ینی کاتێک کە حیزبێک لە حیزبێک جابێتەوە لە مەفهومی ئەحزابی سیاسیە حیزبێک لە حیزبێک تر جابێتەوە دوو صفەت وەرەگرێ. هەرچەندە من بەڕاستیەکە وا پرسیار بکەم زەرەر لە تۆیان چونکە ئەمە ینی تەحلیلی ئەحزابوانە مەسەلەن لە بواری پسپۆڕێکە تا بە زمانی ناو پۆلەکانی خوێندنە قسە بکەین ڕەنگە ئەدرەسەکەی کەوا بکەم نەگاتە هەموو کون و قوژبنەکان. بۆیە بە معنایەکی تر بۆچی ئەو حیزبانەی کە تازە لەدایکە بن تونترن. بەڵێ ئەوان کە لە حیزبەکانی تر جیابوونەتەوە دوو سیفە دۆرەگرن هەمیشە تەحەدایانەکەن ئەیانۆ ئینتقامیشان لێ بسەنەوە. ئەم سیفەتە وایە کە موسەماعی کوردی تووشی جۆرێک لە ململانیەک بکە بەردەوام هەر 4 ساڵێک هی ئەوە نیە هێشتا حیزبە بچووکەکان هێشتا پێیان نەگرتووە ئێوە گەورەکان پاشقڵیان لێگرن بۆی ئەوانیش هاوارە. بێگومان ئەمە پەیوەندی بە حیزبە گەورەکانەوە نییە پاشقۆڵ بگرێت قانونی ئەحزابی سیاسی هەیە مافێکی خۆیەتی کە حیزبی ئەعلانکە کاری حیزبکە و چێ ئەوە ئەسەلمێنێ کە من حیزبێکی گەورم یا ئەو حیزبێکی بچووکە بێگومان دەنگدەران و خەڵکی ئەو بڕیارە ئەدەن. باشە ئەگەر ئەم جارە لایەنە کوردیەکان ڕێک نەکەوتن لەگەڵ لایەنە شیعەکانە بۆ بەشداریکردن لە حکوومەتە کورد دەتوانێت لەو 4 ساڵەیە سوود لە لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی ناو عێراق وەربگرێ؟ من لەگەڵ وەک ئیخساسەکەی خۆم من لەگەڵ
ئۆپۆزیسیۆن بوون نیم لە پەرلەمانی عێراقی چکە ئۆپۆزیسیۆن بوون من پێدەچێ بەڕای من لەوانەیە جۆرێک بێت لە سیاست کە بەرامبەر بە کورد بیکەن بۆ ئەوەی بیکەنە خۆشببنێکەوە لە زاویەکە بیوەستێنن لە پەرلەمانە و بۆ ڕێگە خۆشکردن لە حکمی ئەغلەبیە چونکە کاتێک کە تۆ باسی کوردەکەی لە بەهۆی نیزامە ئینتیخابیەکەەوە کورد ئەو حەجمەی نییە ئەو نیزامە ئینتیخابی کە ئێستا لە عێراقا هەیە بۆ تەقزیمکردن یا بچووکردنەوەی کورد و سونەیە کاتێک کە عێراق کراوە بە 18 دائیرەی ئینتیخابی خۆ ئەگەر پاتە ساڵی 2014 کاتێک ئینتیخابات کرا کورد لە ساڵ 27 دەنگەکانی عێراقی هێنا ئەگەر مقارنەیەکی بەوەی عێراق یەک نیزامی انتخابیە ئێمە نزیکی 84 بۆ 85 کورسیمان ئەبوو بەڵام کاتێک کە ئەیکەی بە نیزامە تایبەت ساندلیگۆ و کاتە لە مەسلحەتی حیزب بچووکانیش بۆ باشتر و بەزم جارە بەس لە مەسلحەتی حیزب گەورەکانە ئێمە ئێستا بۆتە 63 کورسی لەوانەیە ئەمە تۆزێک بەهۆی خیانەتی شانزەی ئابەوە بێگومان کەمتریش ئەبێتەوە ئەمە وای لێ کردوین کە کورد ئەو حەجمە عەدەدی شانزەی ئۆکتۆبەر زۆر باشە بەهۆی شانزەی ئۆکتۆبەرەوە بێگومان هەندێک کورسیشمان هەندێک کورسیشمان لەدەستە چێکەواتە ئەو ڕقەمەی کە هەبوو ئەو ڕقەمە بێگومان کەمتر ئەبێتەوە ئەو کاتە کورد ناتوانێت ئۆپۆزیسیۆنێکی فعلی بێ ئەو کاتە مەبدەئێک کە لە پەرلەمانی بریتانیا هەیە ئەڵێ معارەزە چۆنی شەکا بەخۆی تەنها با مناقەشەی خۆی بکە بۆچی زۆرجار پارتیەکان ئۆکتۆبەر و ئابیان لێ تێکەچێ بەڵێ ئۆکتۆبەر و ئاب ئێمە بێگومان تۆزێ ئەو دوو مەسلەیە جارێک تێکەڵاو ئەکرێ مقارنەیە لە بینی سیوێکی ئاب و شانزەی ئۆکتۆبەرە بێگومان ئەوەی سیوێکی ئاب ئەگەر بێت و ئەگەر بێت و بە هەڵەیەکی استراتیژی ئەسکەریش حسابیکەی بەڵام فەرقی هەیە لەگەڵ شانزەی ئۆکتۆبەرە کاتێک تۆ باسی سیوێکی ئاب ئەەکەی بێگومان کاتێک لە شەڕا بووە هێزێکی ئێرانی هاتۆتە سار ئەنجا تۆ هێزێکی ترت تێناوە بۆ ئەوەی تۆ پێ بە قوت بیت و دوای دوو ڕۆژ ئەو ڕۆژتەوە بەڵام کاتێککە باسی شانزەی ئۆکتۆبەر ئەەکەی شانزەی ئۆکتۆبەر ئەوەی کە ئێمە دوژمنەکانی خۆمان بە قوتر کرد و مثلەن شانزەی ئۆکتۆبەر دژی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بوو شانزەی ئۆکتۆبەر دژی هاوسەنگەرەکانی خۆشیان بوو بۆیە شانزەی ئۆکتۆبەر سیوێکی ئاب ئەو کاتە ئێمە کوردستان معادلەیەکی بەهێزتر نەتیجەکە معادلەکە دیارە چۆن حاڵەتێکی ئیجابی لە کوردستانە دروست کرد بەڵام شانزەی ئۆکتۆبەرەکان وەکو بەرشە و ڕیاڵ یەک خاکی کوردستانمان لەدەستە ئێمە بەڵامەکان وەکو تۆ قسە ناکەن ئەڵێن وەکو بەرشە و ڕیاڵ کە زۆر جار تەعادل لەبن یەک بێکن واڵن بەس بێگومان فەرقی هەیە ینی شانزەی ئۆکتۆبەر ئێمە سیمای نەتەوەیی سیمای نیشتیمان جوگرافی حتا مەذهبیش زۆر باشە ئەوانیش بەهانەی ترهێنەوە ئەوانیش قسەی تریان هەیە خۆتە زانی سەرۆک وەزیران بۆ شیعەیە سەرۆکی پەرلەمانیش هەمیشە بۆ سوننە بووە سەرۆک کۆماریش کەم دەسەڵاتە بە پێی دەستور کورد دەبێت چ بکە بۆی دەسەڵاتی لە عێراقا هەبێ وەکو پسپۆڕێکی علوم سیاسە ئێمە کاتێک کە باسی نیزامی پەرلەمانی ئەەکەیت و لە ناویشە باسی تەوافقەکەی چونکە نیزامی پەرلەمانی بە شێوازێکی حکمتێکی ئەمریکی دانراوە بۆ عێراق چونکە ئەوان ئەمریکەکان تابعی نیزامی ڕئاسن بەس دەزانن ئەمە بۆ عێراق بە کەڵک نایە عێراق ناحەسێتەوە نیزامی پەرلەمانیاندا لە ناو نیزامی پەرلەمانیە مەبدەئی تەوافقیاندانا بێگومان کاتێک کە تۆ باسی سیستەمی سیاسی ئەەکەی تەوافق تایە زاڵ بێ بێگومان ئەبێت تۆ تەرکیزت لەسەر پەرلەمان بێ ئێمەی کورد کاتێک کە تەرکیزمان لەسەر سەرۆکی عێراقا وتومانە باسی مای دەوڵەتێکی عەربی تەنانەت ئەمەش ڕەنگیەوەتەوە لێچێ لە بڕگەکانی دەستورە ئەگەر لە هین نەبێت لە مەبادی ئەساسیە هەیە لە مادەی 5 باسی و مۆزوعەکە ئێمە ویستمانە عێراق لە بوعدە عەربیەکەی دەربێنین بۆ ئەوەی سیمای هەمومان پێوەدەر بۆیە زۆر تەرکیزمان لەسەر سەرۆکی عێراق بووە بەڵام ئێمە لە داهاتووە بەڕاستی بەڕای من وەک پسپۆرێک لەو مۆزوعەیە ئەبێت تەرکیزمان لەسەر پەرلەمان زۆر بێ بۆیە سەرۆکێکی پەرلەمان لە سەرۆکی وڵاتێک بۆ ئێمە زۆر باشتر و زۆر چاکترە چونکە زۆرێک لەو شتانە بۆ نمونە لە خولەکەی پێشودا زۆرێک لەو ئەجندانی کە هاتنە ناو پەرلەمانەوە ئەبووایە کە جێگیری سەرۆکی پەرلەمان جێگیری سەرۆکی پەرلەمان کە مافی ئەوەی هەبووی اعتراضەکان نەیکرد بۆیە لێرە مەبەستم ئەوەیە کە ئەبێ ئێمە کاتێککە مەبدەی تەوافق هەیە هەمیشە سوقلی تەوافق لە پەرلەمانە ئەگەر جێگیری سەرۆکی پەرلەمان پارتی بووە ئەوەنە ڕەخنەتان لێگرت چۆنیانی لەبەرەوە نییە کە گۆڕانە مەسەلەن زۆر ڕوبەڕووی ڕەخنەباران نەکرێتەوە زۆر پۆستی سیادیەکێتی و پارتی هەبووە ئەیانتوانی لە دەسەڵاتی تەنفیزیا زۆر شت بکەن ئێمە مەسەرمەدەیەکی پرسیارەکەتە بەڵێ مەبدەیەکی نیشتیمانی و مەبدەیەکی نەتۆی هەیە
هەر کەسێک لە ئاس پرسە نەتەوەی نیشتمانەکەیە بوو ئەگەر پارتیش نەبێ ئەبێت دەستخۆشی لێ بکرێ بەڵام هەر کەسێک کە لە ئاس پرسە نیشتمانی و نەتەوەیەکانە نەبوو پارتیش بێ گلەی لێ بکرێ دەستخۆش فەرمو قوربان ئەگەر خۆلەکێکم ماوە هەمووتان وابزانم پرسیاری معاکستان نیە فەرمو یەک پرسیاری کورد بۆ کاک دکتۆر پارتی بۆ مەڵبژاردنانی بەقا تەرکیزی لەسەر دوو بژاردەکردەوە کە خستێ بەردەم حیزبە کوردیەکان یەکەمینیان بەشداری نەکردنە سیستەمی سیاسی بەغایە کوشانەوە بە یەکجاری یانەکە بەشداریەکەن بە یەک لیست بەشداری بکەین ئایام لیستانەکەەوە ئێستا هاش و هوش و هی هەڵبژاردنەکەن کە باسیێواکەن ئێماچین دەستکەوت بۆ کوردستان بەدەسێنی لەوێ ئایا بە یەکگرتووی دەستکەوت زیاتر بە دەزرینیاوە زۆر سپاس ئەوە پێشووتر وەڵامی داوەتەوە لە هەموو وەڵامەکانە باسی یەکگرت ئەوەی بۆچی ئەم حیزبانە کە دەستکەوتیانەوێ بۆچی بە یەک لیستدانە بەزیتر سپاس فەرموو زۆر سپاس کاک دکتۆر بزانم تۆ هاوڕای منی کە خەڵکی ئەمجار دەنگی زیاتر بدەوە پارتی دیموکراتی کوردستان تاوەکو پارتی بەهێز بنێتەوە بەغا چونکە هەمیشە کە پارتی قوتی هەبووە لەوێ دەستکەوت زیاتر بۆ کوردستان بەدەستهاتووە هاوڕای لەگەڵ مالەوەیە زۆر سپاس هەردوو وەڵامەکە تێکەڵ بکەی مەمنونە بم کە چوار چانسمان هەبوو ئێمە کورد لەم هەڵبژاردنە ئەویشە بوو مقاتعە دواتر بە یەک لیست دواتر یەک لیزین لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمە هیچی سەری نەگر نەبوو تەنها چانسی چوارەممانەوە ئێمە بە ئەجندەیەک و کۆدەنگێکی هاو بچینە بەغدا مەسەلەی ئەوەی ئەخیریش بۆ پارتی دیموکراتی کوردستان بێگومان پارتی دیموکراتی کوردستان چەند بەهێز بێ ئەوەنە هەرێمی کوردستان بەهێزە بەڕێز دکتۆر سەردار قادر محەدین بەربژێری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی انشاءالله سەرکەوتووە بیت زۆر سپاس بۆ بەشداریکردنت بنرانی بەڕێز هەتا سبەی شەو لەگەڵ بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر چیا زەنگەنە بە دیدارتان شاد بمەوە کاتێکی خۆش بۆ مولایەکتان ئێوەش بەخێر بن سەر چاوەکانم زۆر سپاس